هەڵبەتە لە پێناو پاراستنی ژینگە ڕێکخراوی سروشتی کوردستان لە ڕێگەی قوتابخانەی سەوزەوە و بە پاڵپشتی کۆلۆژی زانستە ئەندازیارەکانی زانکۆی سلێمانی هەڵدەستێت بە ئەنجامدانی سیمینارێکی ژینگەیی بۆ 5,000 بەشدار بوو. یەکێش لەو سیمینارانی پێشکەش کرا کاریگەری دەرهێنانی نۆت و پاڵاوگەکانێتی لەسەر ژینگە کە لەلایەن مامۆستا عەبدولمتەڵیب مامۆستای زانکۆ پسپۆر لە بەڕێوەبردننی ژینگە و هەروەها سەرچاوەکانی ئاو پێشکەش کرا کە بەڕێزیان لە کەلارەوە میوانی بەڕای بانی کوردستان نیوزن بۆ قسەکردن لەسەر کاریگەری دەرهێنانی نەوت و پاڵاوتنی لەسەر ژینگە. مامۆستا سڵاو لێ بێت بەیانیت باش. دەستپێک دەپرسین با سەرەتا لە سیمینارەکان و دەست پێ بکەین ئەمان چۆن لە بەستنی ئەو زنجیرە سیمینارانە لە ئێستادا چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. دیارە ڕێخستنی ئەو جۆرە سیمینارانە کاریگەری خۆی هەیە لەسەر کۆمەڵگا و یەکێکە لەو کارانەی کە ڕێکخراوە ژینگەیەکان هەستاون بە ئەنجامدانی بۆ ئەوەی خەڵکی ناوچەکانی هەرێمی کوردستان بەگشتی هۆشیار بکەنەوە و ئەوەی بزانم نزیکەی 5,000 کەس لەو سیمینارانە بەشداری ئەکا و سیمینارەکان ڕۆژانەیان هەفتانە ئەنجامەدرێ و دیارە ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە چونکە کاریگەری زۆر باشی دەبێت لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بە تایبەتی لە ڕووی پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانەوە. بەڵێ مامۆستا کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە بە سامانی سروشتی بەسەر چاوە سروشتەکان و کە هۆکاری دابینکردنی بژێوی زۆری دانیشتوانەکەشێتی، بەڵام لە هەمان کاتدا ئەم سەرچاوانە هۆکارن بۆ پیسبوونی ژینگە. بەڵێ بێگومان وایە بەداخەوە هەرێمی کوردستان وڵاتێکی زۆر دەوڵەمەندە بە هەموو جۆرە سەرچاوە سروشتیەکانەوە، بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە تەنها گرنگی بەنەوت دراوە وەکو پێویست ئێمە نەمانتوانیوە سوودی لێ ببینین، بەڵام ئەوەی ڕاستی بێ لەبەر گۆڕانکاریەکی زۆر گەورە لە ژینگەی هەرێمی کوردستانە دروستە بێ بەهۆی ئەو پاڵاوگە و بەهۆی دەرهێنانی نەوتەوە و کاریگەری زۆر خراپی ئەبێ و ڕێژەیەک زۆر لە گازە گەرمکەرەوەکان لە ئاسمانی هەرێمی کوردستان بەرەو فراوانتر ئەچێ و بەرەو زۆربوون ئەچێ و ئەمە لە داهاتوودا کاریگەری زۆر زۆر خراپیە بێ. بۆیە لە ئێستاوە ئەوەی گرنگە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیە بدەین و هەوڵ بدەین بە شێوەیەکی زانستی نەوت دەربهێنین و هەروەها پاڵاوگەکان بە شێوەیەکی زانستی ڕێک بخرێن، چونکە بەڕاستینەوەی داهاتوو لە هەرێمی کوردستان لە ژێر مەترسیەکی زۆر گەورەیە ئەبێت ئەگەر ئێمە هەوڵی جدی نەدەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە. بەڵێ مامۆستا کاتێک داخلی شارێکی وەکو کەرکووک دەبین لە ئاسمانی شارەکەەوە تەمێک دەبینی ئەمە هۆکارەکەی بۆ دەرهێنانی نەوت و گاز دەگەڕێتە بە شێوازێکی ناتەندروست بە شێوازێکی ناڕاست کاتێکە چکە لە زەوی زۆری شارەکانی جیهاندا بێگومان نەوت و گاز دەردەهێنرێت، بەڵام ئەوەی کە بەسەر ئاسمانی کەرکووکەوە دیارەکە بڕێکی زۆر لە دووکەڵ و هەروەها لە گازی ئەو سوتەمەنیانە بە ئاسمانی شارەکەەوە دەبیندێت. بەڵە خۆی لە ڕاستیدا پرۆسەی پیشەسازی نەوت دوو پرۆسەی سەرەکی لە خۆیەگرێ. یەکەمیان دەرهێنانی نەوتە. دەرهێنانی نەوت طبعاً پرۆسەیەکە کە هەندێک لە گازە گەرمکەرەوەکان لەگەڵ دەرهێنانی نەوتە ئەچێتە بەرگی هەوایەوە، هەروە هەندێک لە دەنگکۆڵەوردەکان کە پێڵێن PM کە قەبارەیان نزیکەی نێوان 2.5 تا 10 مایکرۆنە ئەمانە ئەچنە بەرگی هەوایەوە. هەروەها دووەم پرۆسەی پاڵاوتنی نەوتە کە زۆر مەترسیدارترە لە پرۆسەی یەکەم، لەبەر ئەوەی هەندێک پرۆسەی تایبەت لە خۆیەگرێ وەکو گۆڕینی مادەکان، وەکو جاکردنەوەی پێکهاتەکانی نەوت، چونکە ئەو نەوتەی کە دەرهێنرێ هەمان ئەو نەوتەیە کە پێویستە گاز و بانزین و کیرۆسینی لێ دروست بکرێ، ئەمانە پێویستی بە پرۆسەی کیمیایی و فیزیاییە. بۆیە ڕێژەیەکی زۆر لە کاتی پاڵاوتنی نەوتە لە گازە گەرمکەرەوەکان و لە دەنگکۆڵەوردەکان ئەچنە بەرگی هەوایەوە. ئەمە وای کردووە کە ڕێژەی پیسی لەو ناوچانە زیاتر بێتەوە. بەداخەوە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی پرۆسەی دەرهێنان و پاڵاوتنی نەوت بە شێوەیەکی زانستی ناکرێ و ئەمە وای کردووە کە هەندێک ناوچە بە تایبەتی کەرکووک وای لێبێ کە ئەبینرێ حالەیەکی زۆر یان ڕێژێک لە گازە گەرمکەرەوەکان و دووکەڵ لە ئاسمانی ئەو شارانە ئەبینێ. بەداخەوە ئەوە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی زانستی نەوت دەرناهێنین، هەروەها بە شێوەیەکی زانستی پاڵاوگەمان دانە ناوە
بۆیە کارەساتەکان ڕوبەڕوومانە بێتەوە لە داهاتوودا و پێویستە لە ئێستاوە ئێمە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە بدەین. بەڵام مامۆستاوەکو بەڕێزت ئاماژەت پێکرد قۆناغەکانی دەرهێنانی نەوت بە چەند قۆناغێکە لە هەر قۆناغێکانە چۆنی ژینگەی کوردستان ژینگەی عراق پیس دەکرێت پێویستە لە هەر قۆناغێکە لە هەر ڕێگەیەکدا کە بۆ دەرهێنانی ئەو نەوت و گازە بەکار دەهێنرێت چۆن بتوانین کە بەبێ زیان کۆتایی پێبێت. بەڵێ خۆی لە ڕاستیدا پرۆسەی پاڵاوتنی نەوت 4 پرۆسەی سەرەکیە. ئەو پرۆسانە ئەبێ هەر پرۆسەیەک لەو پرۆسانە پاشماوە و پاشەڕۆی خۆی هەیە ئەبێ بە شێوەیەکی زانستی مامەڵی لەگەڵا بکرێ و هەر پاشما و پاشەڕۆیە کە توانی لە بوارێکی ترا بەکاری بێنی بەڵام بەداخەوە ئەوەی لە هەرێمی کوردستان و لە عێراقا ئەکرێت ئەو پاشما و پاشەڕۆیانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەبرێنە ناو ژینگەوە بەبێ ئەوەی چارەسەر بکرێ و یان بەبێ ئەوەی ریسایکلین و مادەی تری لێ دروست بکرێ ئەمە وای کردووە کە زیانەکانمان زیاتر بێتەوە لە داهاتوودا و ئێستاکە کاریگەری ئەوە دەرکەوتووە لەسەر هەرێمی کوردستان لەسەر زۆربەی ناوچەکانی عێراق کە پاشما و پاشەڕۆنەوتیەکان کاریگەری خراپیان لەسەر ژینگە دروست کردووە چونکە خۆتان نەزانن کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەوا هەیە کە ڕێژەی مادە پیسکەرەکان لە بەرگی هەوایە ئێستاکە بەرەو زیادبوونە چیە هەروەها کاریگەری خراپی لەسەر جۆری ئاو دروست کردووە چونکە کواڵیتی ئاو بە نەوت ئەگۆڕێ ئەویش بەهۆی ئەو پاشما و پاشەڕۆیانەی کە لە پرۆسەکانی نەوت ئەبرێتە ناو سەرچاوەکانی ئاوە هەروەها ئەبرێتە ناو سەرچاوی ئاوی ژێرزەوە هەروەها خاکی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیەکی زۆر گەورەدایە ئەگەر هەوڵی چارەسەرکردنی ئەم گرفتە ندەین چونکە هەنێک لەو پاشما و پاشەڕۆنە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەکەوێتە سەر خاک و خاکی هەرێمی کوردستان تووشی گرفتی زۆر ئەبێ بە تایبەتی ئەو ناوچانەی کە پاڵاوگەی نەوت و یان پرۆسەی دەرهێنانی نەوتی تێدا ئەنجامەدرێت. بەڵێ مامۆستا چ تەکنەلۆژیا چ تەکنیکێکی لە دەرهێنانی ئەو گازونەوتانەدا بەکار دەهێنرێت تەکنەلۆژیەکان هەمان ئەوانەی ساڵانی ڕابردوو چەندین ساڵ پێش ئێستان یاخود لەگەڵ گۆڕانی تەکنەلۆژیا و پێشکەوتنی تەکنەلۆژیادا ئەوانش گۆڕانیان بەسەردا هاتووە. بەراوردی ڕێژەی گازە گەرمکەرەوەکان بکەین لە بەرگی هەوایە ئێستاکان نزیکەی 40 تا 50% زیادی کردووە بە بەراورد لەگەڵ سەردەمی پێش شۆڕشی پیشەسازی واتە بەهۆی دەرهێنانی نەوت و بەهۆی پرۆسی پیشەسازیەوە گازە گەرمکەرەوەکان زۆر زیادیان کردووە لە بەرگی هەواییە هەروەها ئەو زیادبوونە هەموو ناوچەکانی جیهانەگرێتەوە نەک تەنها وڵاتە پیشەسازیەکان و ئەمیش واتە هەرێمی کوردستانیش بەشێکە لەو گۆڕانکاریانە بۆیە گازە گەرمکەرەوەکان لە جیهانە هەر هەمووی بەرز بووەتەوە و ڕێژەکانی لە ئاستی ئاسایی خۆی دەرچوونە بۆیە ئیساکە زۆربەی وڵاتە پیشەسازیەکان ئیش لەسەرەواکەن کە فلترەیشنی بۆ دائنن واتە فلتەر دانن بۆ دووکەڵانە بۆ ئەوەی مادە پیسەکان لە خۆی بگرێتەوە بەڵام ئەوە چارەسەرێکی هەتایی نییە چونکە هەندێک لەو گازە گەرمکەرەوانە هەر ئەچنە بەرگی هەوایەوە بۆیە ئێستاکە ئەوەی هەیە لە هەموو جیهانە ئەوەیە کە پرۆسەی دەرهێنانی نەوت کەم بکرێتەوە و جیهان بەرەوەوە چیە کە زۆر پشت بە نەوت نەبەسترێ بە تایبەتی ئێستاکە وڵاتە پیشەسازیەکان هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیە دەن تەنانەت وڵاتانی کەنداویش ئێستاکە پلانیان هەیە بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوو لە 50 ساڵی داهاتوودا بە تەواوەتی واز لە نەوت بهێنن نەبێتە سەرچاوی سەرەکی داهاتی ئەو وڵاتانە بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە هیچ گرنگیەکمان بە سەرچاو سروشتەکانی تر نەداوە هەروەها سەرچاوی داهاتمان زۆر فراوان نییە و تەنها پشتمان بە نەوت بەستووە و ئەمە کاریگەری لە داهاتوودا زۆر ئەبێت لەسەر ژینگەی هەرێمی کوردستان. بەڵێ مامۆستا وەکو بەڕێزدا ئاماژپێکە لە هەرێمی کوردستان کە تاکە سەرچاوی بژێ و تاکە سەرچاوی داهات دەرهێنانی نوت و ئەو گازە سروشتەیە کە لەژێر زەویدا هەیە چ بەدیلێ چ شێوازێک پێویستە بهێنرێتە بەر کە گۆڕانکاری بکرێت لە شێوازی دەرهێنانی ئەو گاز و نەوتەی کە لەژێر زەویدا هەیە بێگومان لە سەراسەری جیهاندا ناتوانێت کە ڕێگری بکێت لە زیانەکانی یاخۆ مەترسی دەرهێنانی ئەو گاز و نەوتەی کە لەژێر زەویدا هەیە بەڵام چ بەدیلێک چ شێوازێک بگیرێتە بەر بۆ ئەوەی هیچ نەوێت کەمێک ئەو زەر و زیانانی کە ئێستا هەیەی کەم بکرێتەوە. خۆی لە ڕاستیدا من لەگەڵەوەیانیم لە ئێستاوە ئێمە بە تەواوەتی واز لە نەوت بهێنین ئەوەی ڕاستی بێ ئێمە ئەبێ هەوڵی جددی بدەین بۆ کەمکردنەوەی دەرهێنانی نەوت چونکە ئێستا زۆربەی وڵاتان هەوڵ ئێوادەن کە ڕێژەی دەرهێنانی نەوت کەمتر بکرێتەوە بۆ ئەوەی
ژینگەی ئەو وڵاتانە پیس نەبێ. هەروەها ئێمە ڕێگەی ترمان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە، ئەویش بەکارهێنانی سەرچاوەکانی وزەی نوێیە وەکو وزەی با، یعنی پێویست ناکە ئێمە زۆر جار نەوت بەکاربهێنی لە پرۆسەکانە. بە تایبەتی سەرچاوی وزەی نوێمان هەیە وەکو وزەی باە یان وزەی خۆرە. خۆتان نەزانن کەشوهەوای هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە بەو تیشکانەی ئەو تیشکانەی کە لە خۆرەوە دابەزێت و ئێمە توانین سوودێکی گەورەی لێ ببینین بۆ ئەوەی کەمتر نەوت بەکاربهێنین، هەروەها کەمتر نەوت ئاراستەی وڵاتەکانی تر بکەین. ئەمە یەکێکە لە ڕێگاکان. هەروەها ڕێگای تریشێ ئەویش فراوانبوونی ڕێژەی سەوزاییە لە هەرێمی کوردستان، هەرچەند ئەوە حەلێکی گشتی نییە، بەڵام تا ڕادەیەک ئەتوانین لە ڕێگەی ئەوە گازە گەرمکەرەوەکان کەمتر بکەینەوە. هەروەها ڕێگەیەکی تر ئەوەیە ئێمە سەرچاوی داهاتمان فراوان بکەینەوە، یعنی تەنها پشتمان بە نەوت نەبەستێ وەکو پێشتر ئاماژەمان پێکرد. هەروەها ئێمە پێویستە گرنگی بە کشتتوکاڵ بدەین. کشتتوکاڵ ئێستاکە لە زۆربەی وڵاتانی جیهانە بە تایبەتی وڵاتە پیشەسازیەکان ئێستاکە هەوڵی جددی ئەدەن بۆ ئەوەی سەرچاوی داهاتی سەرەکی ئەو وڵاتانە بکرێتە کشتتوکاڵ. بەداخەوە لە هەرێمی کوردستان هیچ گرنگیەک بە کشتتوکاڵ نەدراوە و ئەگەر ئێمە گرنگی بە کشتتوکاڵ نەدەین بەڕاستی ژینگەمان بەرەو لاوازیە چێ و بەرەو خراپیەکی زۆر گەوراچێ و تووشی کارەساتێکی زۆر گەورابین. بۆیە حەلی سەرەکی بۆ کێشەکانی هەرێمی کوردستان ئەوەتانێ ئێمە سەرچاوی داهاتمان فراوان بکرێتەوە و بە تایبەتی پشتمان بە سەرچاوی کشتتوکاڵی ببەستین. بەڵێ مامۆستا ئەمانە هەموو بەدیلی نوتن کە لە پای لە بەرامبەر نەوتدا چ سەرچاوێکی دیکە چ دەستکەوتێکی دیکە بەکار بهێنین، بەڵام بەدیلی ڕێگاکانی دەرهێنانی نەوت یاخود تەکنیکی نوێ شێوازی نوێ بۆ ئەوەی کە ئەو زەرەر و زیانی کە نەوت هەیەی لە کاتێککە لەژێر زەوی دەری دەهێنە کەمی بکەینەوە. مەبەستمان لەو ڕێگا و تەکنیکانەیە کە لە دەرهێنانی نەوتدا بەکار دەهێنرێت. بەڵێ خۆی لە ڕاستیدا هەرچەنێ تەکنیکی تازە بەکاربهێنی ئەو گازە گەرمکەراوانە هەر بە ڕێژەیەکی دیاریکراوە چێتە بەرگی هەوایە. واتە ئیساکە لە هەموو جیهانە نەتوانراوە کار لەسەرەوە بکرێت کە لەگەڵ دەرهێنانی نەوت و پاڵاوتنی نەوتە ڕێژەی پاشماوە پاشەڕۆکان کەم بکەیتەوە، چونکە ئەو نەوتەی کە لە ژێر زەویەوە دەرەچێت نەوتێکی خامەواتە نەوتێکە هەموو مادە هەندێک لە پێکاتەکانی زەوی لەگەڵیا تێکەڵەوە وەکو مادە پیسکەرەکان. بۆیە تو پێویستەکە ئەمانە جیا بکەیتەوە و ئەمانە خۆی بۆ خۆی مادەی پیسکەرن و سەرچاوەیەکی زۆر خراپن بۆ پیسبوون. تەکنیکی نوێ هەیە ئەوەتانی ڕیسایکڵینی ئەو مادانە بکەیت کە دەرێهێنی وەکو پاشماوە پاشەڕۆ ئەمێنێتەوە لە بوارێکی ترا بەکاری بێنی. هەروەها بە نسبەت گازە گەرمکەرەوەکان تەنها کاری فلترێشن هەیە ئیساکە، یان بەکارهێنانی ئەو دووکەڵەی ئەو گازە گەرمکەرەوانە کە لە دووکەڵ کێشەکانەوە دەرەچێت و لە پرۆسەی دەرهێنانی نەوتەوە دەرەچێت لە بوارێکی ترا بەکاری بێنی وەکو دروستکردنی وزەی کارەبا. ئەمە لە هەموو وڵاتەکانە هەوڵی جدی دراوە بۆ ئەوەی ئەم تەکنیکە بەکاربهێنرێ، هەرچەندە ئەو تەکنیکەش بە تەواوەتی ناتوانێت ڕێژەی گازە گەرمکەرەوەکان لە بەرگی هەواییە کەم بکاتەوە، بەڵام تا ڕادەیە کۆنتترۆڵی زیادبوونی ڕێژەی گازە گەرمکەرەوەکان ئەدا لە بەرگی هەواییە. بەڵێ تا چەندێک دەرهێنانی نەوت کاریگەری لەسەر سەرچاوە ئاوەکانە، تا چۆنە کاریگەری هەیە لەسەر پیسبوونی سەرچاوە ئاوەکان بەردەوام بازەوە دەکەین کە دەرهێنانی نەوت و گازە سروشتەکان لە ژێر زەویدا هۆکارن بۆ پیسبوونی ژینگەئی بۆ سەرچاوە ئاوەکان، تا چەندێک کاریگەریان هەیە؟ طبعا دەرهێنانی نەوت کاریگەری یەکەمی لەسەر ئاوی ژێر زەویە، لەبەرەوەی ئێستاکە زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتە دواکەوتوەکان کە ئەوانەی نەوت دەرەهێنن ئیساکە ئەو مادە پیسکەرانە یان ئەو پاشماوە پاشەڕوانە کە ئەمێنێتەوە لەسەر زەوی فڕێدەن ئەبێتە هۆی پیسبوونی خاک یان هەندێک لە وڵاتانە حەقنیەکەنە ژێر زەویەوە، واتە تێکەڵ بە ئاوی ژێر زەوی ئەبێ. ئەمە کارەساتێکی زۆر گەورە دروستەکە، چونکە ئەبێتە هۆی گۆڕینی کواڵەتی ئاو و ڕێژەی مادە پیسکەرەکان بە تایبەتی هایدرۆکاربۆن لە ناو ئاوە بە تایبەتی ئاوی ژێر زەویە زیاتر ئەکاتەوە. هەروەها هەندێک لە وڵاتان ئەو ئاوەی کە ئەمێنێتەوە یان ئەو پاشماوە پاشەڕۆیانە فڕێدرن ناو سەرچاوەکانی ئاوە. طبعا مادە هایدرۆکاربۆنەکان مادەی زۆر ترسناکن، کاتێ فڕێدرێتە ناو ئاوە بە تەواوەتی کواڵەتی ئەو ئاوە تێکە چێ و یەکێک لە هۆکارەکانەوە تانێک کە پلەی گەرمی ئاوەکە بە تەواوەتی تێکەدا. و لە ڕووی زانستیەوە ئەوەی هەیە کە یەک دڵۆپ لەنەو توانای پیسکردنی نزیکەی 100 مەتر سێجا ئاوی هەیە. بۆیە ئەمە ڕێژەیەکی زۆر گەورەیە بەڕاستی ئەبێ هەوڵی جددی بدرێت کە سەرچاوەکانی ئاو پیس نەبێت، چونکە مادەی هایدرۆکاربۆنی لەگەڵ ئاوە تێکەڵ بێ کارەسات دروستەکە. بە تایبەتی وڵاتی ئێمە
چونکە پاڵاوتنی ئاو لە وڵاتی ئێمەیە بە کلۆرەکرێ و ئەو کاتەی کلۆر لەگەڵ مادەی هایدرۆکاربۆنەکانی ناو ئاوە یەک بگرێت ئەو کاتە کارسینۆجینمان بۆ دروستەکە واتە بێتە مادەیەکی مسەرتان و خەڵکێکی زۆر تووشی نەخۆشیە درێژخایەنەکانەکە بە تایبەتی نەخۆشی شێرپەنجە بۆیە زۆر گرنگە ئێمە لە داهاتوودا هەوڵی جددی بدەین بۆ ئەوەی سەرچاوەکانی ئاومان پیس نەکرێ بە مادە نەوتیەکان چونکە بەڕاستی تووشی کارەساتێکی زۆر گەورە پێویستە چی بکرێت کە بتوانن ڕێگری بکەین لە پیسبوونی سەرچاو ئاوەکان بۆ مادە کانزانێکە لە ژێر زەویدا هەمەتایبەتی لەو ناوچانی کە بڕێکی زۆر لە سامانی سروشتی هەیە و بەردەوام پاڵاوتگەکانی نەوت کاری دەرهێنانی نەوت دەکەن چۆن بتوانین سەرچاو ئاوەکانی بە تایبەت ئەو ناوچانە پارێزین خۆی لە ڕاستیدا ئەبێ پاڵاوگەکان بە تایبەتی پاڵاوگەکان دوور بێ لە سەرچاوەکانی ئاوە لە شوێنێکی دیاریکرا و بنیات بنرێن یان دروست بکرێن کە زۆر دوور بێ لە سەرچاوەکانی ئاوە هەروەها پێویستە ئەو پاشماوە پاشەڕۆیانەی کە دەریەهێنن بە هیچ شێوەیەک حەق نەکرێ بۆ ژێرزەوی و تێکەڵ بە ئاوی ژێرزەوی نەکرێ و هەروەها تێکەڵ بە ئاوی سەر زەوی نەکرێت ئەمە پێویستی بە پرۆسە و تەکنیکی نوێیە بۆ ئەوەی ئێمە ئەو پاشماوە پاشەڕۆیانەیە کە دەرئەهێنرێت لەگەڵ نەوتاوە ئەمێنێتەوە بە هیچ شێوەیەک تێکەڵ سەرچاوەکانی ئاو نەکرێ و هەندێک وڵات ئێستاکە ئیش لەسەرەواکەن بۆ نمونە ئەو پاشماوە پاشەڕوانە ئەفرۆشرێتە وڵاتی تر بۆی ریساکلین بکرێ و مادەی تری لێ دروست بکرێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کورسانە ئەوە ناکرێ و ئەوەی بزانم هەندێک لە پاڵاوگەنەوتیەکان پاشماوە پاشەڕۆکانیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەسەر زەوی فڕێدرێ یان ئەبرێتە ژێر خاکەوە و تێکەڵ بە ئاوی ژێر زەوی ئەبرێ یان هەندێکیان سەرچاوەکانیان مادە پیسکەرەکانیان تێکەڵ بە سەرچاوەکانی ئاوکردن بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەگەر ئەم تەکنیکانە بەکار بهێنین بە تایبەتی لە ڕیسایکلین و لە کەمکردنەوەی ئەو مادە پیسکەرانە ئێمە ئەتوانین سەرچاوەکانی ئاومان بە تایبەتی سەرچاوە ژینگەیەکانمان بەگشتی بپارێزین و تووشی کارەساتی نەکەین. بەڵێ مامۆستا کۆتا ئاستی مەترسی ژینگە پێی دەوتر ئاستی لەناوبەر هەرێمی کوردستان لە QM ئاستەدا دەگاتە ئەو ئاستای خۆ چەندێکی ماوە تاوەکو ژینگەی هەرێمی کوردستان پێی بڵێن کە گەشتووەتە ئاستی لەناوبەری پیسبوونی ژینگە خۆی لە ڕاستیدا ئەو ئاستە یعنی تەنها هەندێک لە وڵاتە پیشەسازیەکان گەیشتۆتەوە هەرچەند کاری جددیان کردووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بەڵام هەرێمی کوردستان سپاس بۆخوا زۆر دوورە لەو ئاستەوە بەڵام پێویستە گرنگی زیاتر بە پاراستنی ژینگە بدەین بۆ ئەوەی دوور بین و دوور بمێنین لەو ئاستەوە چونکە ئەو ئاستە بەڕاستی تەنها ئەو ئاستەیە کە وڵاتە پیشەسازیەکان ئەگەنە ئەو ئاستە ئەگینا ژینگەی هەرێمی کوردستان تا ئیساکە ژینگەیەکی تا ڕادەیەک پاکە بەڵام ئەگەر کاری جددی زیاتر لەسەری بکەین ئێمە ئەتوانین پاراستنی ژینگە بکەینە ئەولەویەتی کارەکانمان و ئەتوانین ژینگە بە گشتی بپارێزین و مادە پیسکەرەکان کەمتر بکەینەوە لە بەرگی هەوایە بۆ ئەوەی نەگەینە ئەو ئاستە. بەڵێ مامۆستا با بگەڕێنەوە سەر باسی سیمینارەکە گرنگترین ئەو خەڵ و تەوەرانی کە لە سیمینارەکەدا باستان لێوە کرد ویستوتانەکە ژمارێکی زۆر لە خوێندکاران ژمارێکی زۆر لە هاوڵاتیان پێی ئاشنا بن چی بوون کە زۆر لای ئێوە گرنگ بوو زۆر فۆکەستان لەسەری بوو. بەڵێ خۆی لە ڕاستیدا ئەم جۆرە سیمیناران زیاتر بۆ ئەو کەسانەی کە دەرچووی کۆلێژەکانن یان خوێندکارن لە کۆلێژەکانیان هەموو کەسێک ئەتوانێت بەشداری تێدا بکە چونکە زانیاری گشتی ئەدرێ لەسەر کارەساتە ژینگەیەکان و لەسەر پرۆسەکانی دەرهێنانی نەوت و هەروە لە سیمینارەکانی ترا فۆکەس کراوەتە سەر کاریگەری پیسبوونی ژینگە لەسەر تەندروستی و هەروەها لەسەر ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی فۆکەس کراوەتە ئەو بابەتانە و توانیمانە لە ڕێگەی ئەو ڕێکخراوە خەڵکێکی زۆر ئاشنا بکەین بەو کارە ساتانە و هەوڵی جددی بدرێت بۆ ئەوەی ئاگایان لەوە بێەوە هۆشیار بکرێنەوە دەربارەی کارەساتە ژینگەیەکان و تا ڕادەیەک من پێم وایە کاریگەری زۆر باشی هەیە ئەو جۆرە سیمینارانە بەڵام لە ڕاستیدا تەنها چارەسەر نییە ئێمە تەنها ئەوە ئیش لەسەر سیمینارەکان بکەین و هۆشیارکردنەوەی خەڵچونکە ئێمە ئێستاکە لە هەرێمی کوردستان بەڕاستی بەهۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە نەوت دەرەهێنرێ پێویستمان بە ئیشکردنە پێویستمان بە تەکنیکی نوێیە پێویستمان بەوەیە لایەنە پەیوەنددارەکان ئیشی جددی بکەن. بەڵێ مامۆستا گەرگوێبستی دەنگیم بەڵێ گەرگوێبستی دەنگی من بیت وەکو باسمان لێو کرد کە لە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ڕێژێکی بەرچاو کە تێدا پشت بە سامانی فرۆشتی دەبەستن بەڵام لەگەڵ ئەوەدا چی بکەن ئەوەی کە لەسەر شانی هاوڵاتیان بێتە شانی خەڵکی کوردستان بێت بەگشتی چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن پارێزگاری بکەن لە پیسبوونی ژینگە نەهێڵن چی دیکە پیسبوونی ژینگە بێتە هۆی وێرانکاری ژینگەی هەرێمی کوردستان.
بەڵێ مامۆستا گەرگوێبیستی دەنگی من بیت پرسیارەکەم دووبارە دەکەمەوە ئەوەی کە لەسەر شانی هاوڵاتیان چینی خەڵکی کوردستان واجبە کە پێویستە بیکەن بۆ ئەوەی کە ڕێگیری بکەن لە پیسبوونی ژینگە لە پیسبوونی ئاوهەوا پێویستە خەڵک چی بکات کە ژینگەی کوردستان چی دیکە بەرەو وێرانبوون نەڕوات. بەڵێ گەر مامۆستا عەبدولموتەڵیب گوێبیستی دەنگی من بێت ئێستا بارەت بە هۆکارەکانی پیسبوونی ژینگە گفتوگۆمان کرد دەمانێت بزانین ئەوەی کە لەسەر شانی دەوڵەت و لەسەر شانی لایەنە پەیوەندیدارەکان پێویست بوو تا ڕادێک باسمان لێوە کرد کە پێویستە چی بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز پشکیانە و پارێزگاریەدا بەردەکەوێت پێویستە خەڵک لەلایەن خۆیەوە چی بکەن کە بتوانن پارێزگاری لە ژینگەی هەرێمی کوردستان بکەن بە تایبەتی لەو ناوچانی کە کانزاکاری دەکرێت لەو ناوچانی کە سەرچاوە سروشتەکانی ژێرزەوی دەردەهێنرێت خەڵکی ئەو ناوچانە پێویستە چۆن خۆیان لە پیسبوونی ژینگە و هەروە چۆن ژینگەکەی خۆیان پارێزن. بەڵێ خۆی لە ڕاستیدا خەڵک بە تایبەتی دانیشتوانی ئەو ناوچانەی کە نەوت دەرەهێنرێت لەو ناوچانە بەشێکی زۆر گرنگن لە بڕیارەکان و پێویستە ئەو خەڵکانە کاریگەری ڕاستەوخۆیان هەبێ لەسەر حکوومەت و هەوڵی جددی بدەن بۆ ئەوەی تەکنیکی نوێ بەکاربهێنرێت لەو ناوچانە و ئەو پاڵاوگە نەوتیانە یان ئەو کۆمپانیانە کە ئیش لەسەر دەرهێنانی نەوتەکەن هەندێ التیزاماتیان لەسرە وەکو زیادکردنی ڕێژەی سەوزایی لەو ناوچانە هەروەها دروستکردنی نەخۆشخانە هەروەها هەندێک پێداویستی گرنگ هەیە بۆ کەمکردنەوەی زیانەکانی ژینگە کە لە ئەنجامی دەرهێنان و پاڵاوتنی نەوتە ئەکرێ ئەبێ خەڵک خاوەن بڕیار بێ لەوێ و هەوڵی جددی بدا بۆ ئەوەی کاریگەری یان زەختێک لەسەر حکوومەت دروست بکە ئەو تشتانەیانە بۆ ئەنجام بدرێ و جێبەجێ بکرێ بۆ ئەوەی ڕێژەی گازە گەرمکەرەوەکان هەروە ڕێژەی مادە پیسکەرەکان لەو ناوچانە کەمتر بکرێتەوە. هاوڵاتیان بەو شێوەیە ئەتوانن زەختی خۆیان دروست بکەن بۆ ئەوەی هەرێمی کوردستان و ناوچەکانی خۆیان بپارێزن لەو مەترسیانەی کە ڕوبەڕوویان نەبێتەوە لە داهاتوودا. بەڵێ دوپرسیار سەبارەت بە سیمینارەکەتان بەنیازن کە ئەم شێوازی سیمینارانە بەرنە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان بەرنە زانکۆکانی دیکە بۆ ئەوەی خوێندکارانی و بەشانش بە هەمان شێواز ئاگاداری و هۆشاریان و بارەوە هەبێت. بەڵێ خۆی زۆر گرنگە تەنها تایبەت نەبێ ئەم سیمینارە بە ناوچەیەکیان بە زانکۆیەکی هەرێمی کوردستان ئەبێ ئەم ئیشە فراوانتر بکرێتەوە و ئەوەی من ئەزانم بەتایبەتی ڕێکخراوی سروشتی کوردستان گرنگی بەو بابەتەداوە و هەوڵی جدیداوە بۆ ئەوەی ئەم سیمینارانە پێشکەش بکرێت لە زۆربەی زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ پلانیان هەیە لە داهاتوودا لەگەڵ زانکۆی ترا ڕێک بکەون بۆ ئەوەی بتوانن ئەم جۆرە سیمینارانە و ئەم جۆرە زانیاریانە بگەیە بە هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر ئاشنا بنەوە بەو کارە ساتانی کە لە ئەنجامی تێکچوونی ژینگەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولموتەلیب مامۆستای زانکۆ و پسپۆڕ لە بەڕێوەبردننی ژینگە و سەرچاو ئاوەکان زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی بانی کوردستان نووست.